باشە برادەریە ئەمە کۆبوونەوەیەکە کە ئێمڕۆ لە بینی وەفدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەفدێکی بزرگترەوەی گۆڕام و درێژەی کۆبوونەوەکانی پێشترە و ئەم کۆبوونەوانە ئەبێ بەردەوامی هەبێت و لایەنەکانی تریش کۆبوونەوەیان لەگەڵا بکرێ بۆ ئەوەی هەموو لایەک بگەینە یەک تێگەیشتن دەبارەی ئەو کێشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانێت بە تایبەتی مەسەلەی سەرۆکایەتی هەرێم. ئێمە خۆشبەختانە لەگەڵ برادەرانی یەکێتیە زۆر نزیک لەو بۆچوونەکانمان زۆر نزیکە سەبارەت بەم کێشە و مەسەلانە و هەر وەکو لە بیدایەتی شاوتم ئینشاءڵڵا لەگەڵ لایەنەکانی تریشە هەمان کۆبوونەوە ئاکرێ و هەموومان ئەگەینە یەک سیاست کە ئەم کێشانەی ئێستا بە تایبەتی کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بوو. زۆر سوپاس. قسەکانی کا حەمە تەوفیق قسەی ئێمەشە. ئەمڕۆ لە هەموو ڕۆژێک پێویسترە کە هەموو لایەنەکان دانیشتن بکەن و لە پێناوی ئەوەیە کە بتوانین چارەسەرێکی هاوبەش و سازانێکی نیشتیمانی سیاسی دروستکەین بۆ چارەسەرکردنی کێشەکانمان ئەزمەکانمان و بۆ مەسەلەی یاسای سەرۆکایەتیش ئێمە لەگەڵ ئەوەین ئەو یاسایە هەموار بکرێت و ئێمە لەگەڵ ئەوەین کە یعنی سیستەمەکە سیستەمێکی پەرلەمانی بێت و لەگەڵ ئەوەین کە تەحدید و تەنظیمی سەلاحیەتی سەرۆکی هەرێم بکرێت، سەرۆکایەتی هەرێم بکرێت و دابەشکردنی دەسەڵاتەکان بە شێوەیەک بێت کە تەوازونی تیا بێت، بە شێوەیەک بێت کە لە قازانج ملەتەکەمان بێت و ئێمە لای خۆشمانەوە زۆرمان پێ باشە کە سەرۆک و جێگرەکەی لە ناو پەرلەمان هەڵبژاردننی لەسەر بکرێت و لە ناو هەڵبژاردننی گشتی ینی بەو شێوە نەبێت کە ئێمە ئینمان بکرێت و زۆر خاڵی تریش هەیە هاوبەشین و ئێمە بەردەوامی شەبین لە سەردان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی هەموو لایەنەکانەکەین بۆ ئەوەی تەوافقێک سازانێک بۆ ئەم وەزعە دروستکەین کە ملەتەکەمان قازانجی لێ بکات.